بەڵێ سەحەر سەرکۆ سلااوان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەربانن جوانترین سلااوان لێبێت و بەیانیتان باش بێت و هەمیشە هەموو بەیانیەکانتان پڕ ئارامی و تەندروست باشی بێت ئەم ڕۆژ هاوشێوی ڕۆژانی ڕابردوو بتوانن بەیانەیەکی پڕ ئارامی و تەندروست باشی بەڕێ بکەن بێگومان هەمیشە وتراوە کتێب هاوڕێ ژیانمانە هەمووان لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بتوانین کتێب بکەینە هاوڕێ ژیانمان بۆ ئەوەی بانکی زانیاریەکانمان هێندەی تر دەوڵەمەند بکەین گرنگە بە دوای ئەو سەرچاو ئەو ناونیشانانەیە بگەڕین کە خۆمان مەبەستمانە هەر کەسێک کتێبی دڵخوازی خۆی هەڵبژێرێت کە لە ژیانی ڕۆژانەی خۆیان بۆ هەر بوارێک لە بوارەکان سوودی لێوە بگرێت گرنگە بتوانێت ئەو ناونیشانە گرنگانە هەڵبژێرێت ئیتر لە سەرجەم سێکتەر و بوارە جیاجیەکانە دوجار ئەو ڕۆمانانی کە تەواوی نووسەران تەواوی ئەو کەسانی کە بە قەڵەمەکانیان توانیویانە چەندین کتێبی جیاواز چاپ بکەن بێگومان بەجێ خۆشحاڵیەوە لە تەواوی ناوەند و چاپخانەکانی شاری سلێمانی و بە خۆشحاڵیەوە لە ناوەندێکی ئەکادمیش یەکێک لەو کتێبخانە گرنگانی کە هەیە لە زانکۆی سلێمانی بێگومان تەواوی کۆلێژەکان بەشی خۆی کتێبخانەی هەیە بەڵام یەکێک لەو کتێبخانە دیارانی کە لە زانکۆی سلێمانیە هەیە کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی کە یەکێکە لەو کتێبخانانەی کە پڕاو پڕ لە دەستنیشانکردنی تەواوی ناونیشان و سەرچاو گرنگەکان لێرە ئەتوانیت خۆت بەدەستی خۆت تەواوی ئەو ناونیشانە جیاوازانە بەدەستبێنی جا لەم بەشی پرۆگرام پێم خۆشە ئەو کورتەیەک بۆ حەزم کرد بۆ بینەرانی خۆشەویست باسی کتێب بکەین باس لەواکەین لێرە بەشێکی تازە کراوەتەوە خانەی پەرتووک لە کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی کراوەتەوە بەجێ خۆشحاڵیەوە قسە و باسی زیاتر بە شێوازێکی گشتی هەم لە سەر کتێبخانەی ناوەندی و چاپخانەکە قسە ئەکەین لە هەمان کاتە باز لە خانەی پەرتووکیش ئەکەین با بزانین ئامانج و مەبەستی کردنەوەی ئەم خانەیە خۆی لە چی ئابینێتەوە بەجێ خۆشحاڵیەوە دوو میوانی خۆشەویست لەم بەشی پرۆگرام لەگەڵمانان زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر تریفە عومەر لەگەڵابێت کا بەڕێزیان بەڕێوبەری کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی هەندێک زانیاری بە ئێمە و بە بینەرانی عزیزە بەخشێ دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونت سلااوت لەوێت بەیانیت باش بێت خۆشحاڵین بە هاتنی بەڕێزت هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین باسم کرد هەمیشە کتێب هاوڕێی ژیانمانە ئێمە ئەگەر هاتوو لە ژیان ڕۆژانی خۆمانە کتێب لە ژیانی ڕۆژانی خۆمانە بیخوێنینە و سوودی لێ ببینین هەمیشە کەسێکی سەرکەوتووە بین بۆ یەکردنەوەی بەشێکی تازەخانی پەرتووک لە نێو کتێبخانەی ناوەند و چاپخانەی زانکۆی سلێمانی بۆچی بیرتان کردەوە ئەم بەشە تازەیە بکەنەوە سەرەتا ڕۆژتان باش بەخێربێن سپاس خانەی پەرتووک ئەکرێت لە سەرەتاوە ئەوە بڵێم کە وەک شانازیەک بۆ زانکۆی سلێمانی بۆ زانکۆی دایک بۆ یەکەمین جارە کە خانەی پەرتووک لەسەر ئاستی سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان زانکۆی سلێمانی ئەم شانازیە مێژوویە بۆ خۆی تۆمارەکات خانەی پەرتووک بەشێکە لە کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی کە ساڵانێک هەوڵی بۆ دراوە بیرۆکی پرۆژەکە بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم دەگەڕێتەوە دوای ئەوەی کە جەنابی سەرۆکی زانکۆی سلێمانی پرۆفیسۆر دکتۆر کۆسار محەممەد علی موراد پشگیری زۆری لێ کرد بە پەرۆشیەوە هەوڵ بۆ جێبەجێکردنی درا تاوەکو دوێنێکە ئێمە توانیمان ئەم خانەیە لە نێو کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی بکەینەوە هەڵبەت خانەی پەرتووک سەرجەم ئەو کتێبانە لە خۆ دەگرێت کە لەلایەن پسپۆڕان و ئەکادمیانی زانکۆی سلێمانی نووسراون و بەرەمهێنراون و لەسەر ئەرکی زانکۆی سلێمانی لە چاپدراون و بڵاوکراونەتەوە سەرجەمی ئەو بوارانەش کە ئەم خانەیە لە خۆی دەگرێت لە بوارە جیاوازەکانی زمان وەرزش پزیشکی کوشت و کاڵ یاسا قانون ڕامیاری و چەندین بوارگەلێکی دیکەیە وەکو مێژوو کە دەکرێت بڵین نزیکەی هەشتا بواری جیاوازی لە خۆ گرتووە لەم خانەیە دەست دەکەون سوودی ئەم خانەیە وەکوی کە بەڕێزێت پرسیارت لێوە کرد بۆ ئەوەیە کە نەک تەنها بۆ دەستەی ئەکادمیان بەڵکو بۆ سەرجەم ئەو خوێنەرانەی کە خولیای وەرگرتنی زانستن کە خولیای وەرگرتنی بیرۆکەی نوێن دەتوانن لەم خانەیەوە بە نرخێکی گونجاو بەدەستی بێنن چونکە ئەم خانەیە بۆ فرۆشتنی سەرجەم ئەو کتێبانەیە کە وەکوتم لەلایەن پسپۆڕان و ئەکادمیانی زانکۆی سلێمانیەوە نووسراون و بەرهەمهێنراون زۆر باشەکەواتە دکتۆر تریفە بە پێی وتەکانی بەڕێستان باستان کردوتان هەشتا
ناونیشان لەم هەشتا ناونیشانە کە خوێنەری دەرەوەی ناوەندە ئەکادیمیەکەش ئەتوانێت سەردان بکات و لێرە ئەو کتێبێک کە دڵخوازی خۆیەتی بتوانێت بەدەستی بێنێت لە نێو با بڵێن ناوەندی یاخود لە نێو کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانیە ئەم بەشە جیاوازەواتە ئەم ناونیشانانە لە بەشی ناوەندەکەیە نییە بە جیاوازی عنی لێرەیە تەنیا کۆکراوەتەوە خوێنەرە توانێت سوودی لێوەرگرە لە بەشەکانی دیکانە بەدڵنیایی لە بەشەکانی دیکە هەیە بەڵام ئەوی کە خانەی پەرتووک لە بەشەکانی دیکەی کتێبخانەی ناوەندی جێ ئەکاتەوە کە کتێب لەم خانەیە ئەفرۆشێت و بەدەر لەوەش ئەکرێ بڵین تایبەتمەندیەکی تری ئەم خانەیە بەدەر لەوەی کە کتێبی تێدا ئەفرۆشێت لە هەمان کاتە دەکەینە هۆڵێکی خوێندنەوە بۆ سەرجەمخوازیارانی وەرگرتنی زانست و معریفە تاوکو لێرەوە بتوانن هەم کتێبەکان ببینن هەم بیخوێننەوە و هەم ئەگەر خوازیاری بوون بیکڕن لەگەڵ ئەوەشدا ئێمە لێرەوە دەتوانین بیکەینە سەکۆیەک بۆ ئەوەی کا ڕۆشنبیرانی دەرەوەی زانکۆ بە ناوەی زانکۆ بگەێنین و گفتوگویەکی ئەکادمی و زانستی و معریفی و فەلسەفی لەم خانەیەوە بێتە گۆڕێ. تا چەندە لە هەوڵی ئەوەیە بن زۆر کات پانێڵ و سیمیناری جیاواز لە تەواوی کۆلێژەکانە بەڕێوەچێت لەم خانی پەرتوکەیە تا چەند هەوڵی ئەوایەن ئەم جۆرە پانێڵ و یاخود ئەو جۆرە پانێڵ و دیبیت و ناونیشان و سیمینارانی کە ڕێک ئەخرێت فێرخواز یاخود خوێنکار بتوانێت سوودی لێ ببینێت و لەم جێگە جوانەیە کە بە دیمەن و بە شێوازێکی جوان دیزاین و با بڵێن شێوازێکی جیاوازی هەیە بتوانێت سوودی لێ ببینە ئەمە تا چەند کاری لەسەرکرێت بەدڵنیایی ئەوەی کێکە لە پرۆژە سەرێکەکانمان کە ئێمە ئەم خانەیە وەکو با بڵێن خانەیەکی بەتاڵ نایهێڵێنەوە بەڵکو دەگەینە خانەیەکی پڕ لە خوێنەر بەوەی کە ئێمە لە ڕێگەی پانێڵ لە ڕێگەی دروستکردنی دیبیت لە ڕێگەی وەرکشۆپ لە ڕێگەی مێزگرت بتوانین ئەم خانەیە قەرەباڵغ بکەین یاخۆت خەڵکانێک لێرە سەرقاڵکەین بە زانست و معریفەوە. دەستنیشانکردنی ناونیشانەکان هەر کەسێک کە بێوێت ناونیشانێک دەستنیشان بکات تا چەندە بە شێوازێکی باش کارتان لەسەر ئەوەش کردووە ناونیشانەکان جیاکاری بۆ بکرێت بۆی هەر کەسێک کات خوێنەرێکات سەری لێ نەشێوێت ئەمە تا چەند گرنگە بۆ هەر ناوەندێکی کتێب و چاپخانە کاری لەسەر بکرێت. بەدڵنیایی لە نێو کتێبخانەکەدا کۆمەڵێک کارمەدمان هەیە کە دەرچووی یاخۆ پسپۆری کتێبخانە بۆدی کتێبخانن ئەوان شارەزایی پۆلێنکردنی کتێبەکانن و دەکرێت ئێمە لەم خانەیە زیاتر پشتمان بە جیاکردنەوەی بوارەکان بەستووە و لەسەر بنەمای پۆلێنکردنی بوارەکان کتێبخانەکەمان ڕێخستووە. پێش ئەوی باس لەوە بکەین ئەم خانی پەرتوکە لە کاتژمێر چەند بۆ چەند خوێنەرە توانێت سوودی لێ ببینێت پێش ئەو ئەمێ پرسیاری ئەوە بکەم تا چەندە لە ئیسا پێ دوایە ئاستی ڕۆشنبیری و خوێندنەوەی کتێب لەلایەن خوێنەران و ڕۆشنبیرانەوە لە ئاسێکی باشایە بۆ پێی کە گۆڕانکاری زۆر لە تەواوی گیان و کوردستانە هەیە بۆ خوێندنەوەی کتێب تا چەندە لە ئاسێکی باشایی بینی. پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی ئەوەیەکە لەو پرسیارانەی کە هەمیشە ئێمە لە خۆمانی ئەەکەین ئەوەی کە تێبینیم کردووە لە کتێبخانە ئەوەیە زیاتر ئەوانەی کە سەردانەکەن بۆ کتێبخانە بۆ ئەوانن کە بۆ پاڵپشتی توێژینەوە لێکۆڵینەوە باسەکانیان بەکاری بهێنن هەڵبەت هەمانە خوێنەریشمان هەیە کە بۆ خۆی خولیای خوێندنەوەی و دەوێ معریفە و زانە زۆر بگرێ لێرەوە ئێرە بەکاربێنێ بۆ ئەوەی کە بیرۆکەکانی پێداوڵەمەند بکە بەڵام ئەکرێ بڵین بەنسبەیەکی کەمتر ئێمە بیرمان کردەوە کە چۆن وەها بکەین خوێنەرانێکی زیاتر بۆ خۆمان ڕابکێشین نە ئەوەی کە یعنی بە جۆرێک کە وا لە خوێنکارەکان یاخود دەستی ئەکادمیان بکەین کە خولیای خوێندنەوە بن ئێمە هەوڵەدەین ئەلەم خانەیە کەلتوری خوێندنەوە دروست بکەین بۆیە ئەوەی کە پێشتر ئاماژەمان پێکرد لە پێناوی ئەوەیە بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین بۆ ساڵانی داهاتوو تایبەتمەندێتی یاخۆ کەلتوری خوێندنەوە بکەین بە بەشێک لە تایبەتمەندێتی خوێنکاران و دەستەی ئەکادمیانی زانکۆی سلێمانی. زۆر باشە کەواتە ئەگەر بۆ پێوی کللتوری خوێندنەوە هێندەی بەقسەکانی بەڕێزت لە ئاسێکی باشایە خۆشببختانە تا چەندە ئەو کەسانی کە لە سەر ئاستی وڵاتانی دەرەوە بێگومان توێژینەوەی زۆر باشەکەن کاری زۆر باشەکەن لەم نێوەندەیە ئەوان بانگێشت ئەەکەن بۆ ناوەندێکی ئەکادیمی وەها کە کتێبخانەیەکی زۆر گرنگ و تایبەتمەندی تیاکراوەوە لە نێو کتێبخانەش خانەی پەرتوک کراوەوە ئەوان بتوانن توێژینەوەکانیان لەگەڵ مامۆستایان و خوێنکارانی ئێرە ڕاوێژی زیاتری لەسەر بکەن. بەڵێ
ئەم پرسیارە بەرەو ئەو وەڵامەم ئەبات کە یەکێک لەو لە فەلسفەی ئێسای بەڕێوەبردنی زانکۆی سلێمانی بەستنەوەی زانکۆ و کۆمەڵە کە جەنابی سەرۆکی زانکۆی سلێمانی زۆر کار لەسەر ئەوەکە کە چۆن کۆمەڵ یاخود ئەو زانستی کە لێرەوە بەرهەم دەهێنرێت چۆن بخرێتە خزمەتی کۆمەلگاوە و چۆن کۆمەلگای پێ باڵا بکات. بۆیە ئێمە یەکێک لە کارەکانمان یەکێک لە پرۆگرامەکانمان ئەوەیە کە ئەو توێژینەوانە ئەو توێژینەوانی لەلایەن دەستی ئەکادمیانی زانکۆی سلێمانیەوە بەرەم هاتوون پراکتیزی بکەین بەوەی کە توێژەرەکان لێکۆڵەرەکان یاخود پسپۆڕانی بوارەکە بانگهێش بکەین و ئەو بابەتی کە ئەو خستوێتی ڕووی لەم پەرتوخانەیە کە لەم خانی پەرتوکەدا کە ئەبیندرێت چۆن پراکتیزەی ئەگرێت چۆن دەخرێتە بواری خزمەتکردنی کۆمەلگاوە و بەڕاستی خۆشببختانەش ئەکرێ بڵێم خوازیارێکی زۆری ئەم پەرتوکانی کە لەلایەن پسپۆڕانی زانکۆی سلێمانیەوە نووسراون و لە خانی پەرتوکدا ئەبینرێت بە ئەکرێ بڵین بە بەڵگەی ئەوەی کاتێک کە بەشدار بووین لە شەشەمین خولی نێودەوڵەتی کتێب لە سلێمانی ئێمە زۆرترین فرۆشی کتێبەکانمان هەبوو ئەوەش بەڵگەی لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەم بابەتگەلەی کە لێرە ئەبیندرێت خوازیارانی زۆرە خوێنەری زۆرە و خولیای خوێندنەوەی ئەم بابەتانە لە لای خوێنەرانمان بەدڵنیایی بە بەڵگەیە بەدی ئەکرێت. ئێمەش بۆ هیواین خوێنەری کتێب هێندەی تر زیاتر ببێت بتوانرێت لە ئەستێکی قۆناغی سەرەتایی کە ئەچێتە قوتابخانە و خوێندنگە تا قۆناغەکانی دیکە بتوانێت تا ئاستی خوێندنی باڵا سوودێکی باشی لێوەرگێت. کۆتا پرسیارم دروستکردنی پەیوەندیەکی باش لە نێوان وڵاتانی دەرەوە و هەرێمی کوردستانە بۆ بواری خوێندنەوە ئەمەش تا چەندە کاری باشی لەسەرەکرێت. دەستان خۆش بێ بە پرسیارەکە ڕاستەکەی ئێمە ئەمانەوێت لینکێک دروست بکەین بەسەرێک دروست بکەین کە کتێبخانەی زانکۆی سلێمانی ببەستینەوە بە دەرەوەی خۆمان چ لەسەر ئاسی هەرێمی کوردستان چ لەسەر ئاسی عێراق چ لەسەر ئاسی نێودەوڵەتی بەڵام بۆ ئەمە بەڕاستی پێویستمان بە بەرنمەیەکی مەودادرێشێ تاوەکو بتوانین ئەوەی کە لە پلانی کارمان هەیە جێبەجێ بکەین. سپاس بۆ جەنابیشتان ئێمە زیاتر زۆر بەخێر بێن دەستەکان نەخۆش بێت. سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر تریفە عومەر کا بەڕێزیان بەڕێوبەری کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی. سپاس بە وتەکانی بەڕێزی کە بەپێی قسەکانی بەڕێزیان خوێنەری کتێب یاخود ئاستی خوێندنەوە لە ئێستای لە ئاسێکی زۆر باشایە بۆ پێی بەڕێزیان بەڕێوبەری کتێبخانەیەکی وەهان لە ناوەندێکی ئەکادمی بێگومان قسەکانی جی ئەوە بوو کە بتوانین ئێمەش دڵخۆشی خۆمان دەرببڕین کە ئاسی خوێندنەوە لە ئێستای لە ئاسێکی باشایە هیوادارین گرنگی زیاتریشی پێ بدرێت. جا ئێستا پێم خۆشە بچمە لای میوانێکی دیکەم زۆر بەڕێز کاک شۆڕش خدرمان لەگەڵا بێت کا بەڕێزیان فەرمانبەرن لە کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی باسی ئەو ڕێنمایی و ئەو کارە گرنگاناکەین کە لە نێو کتێبخانە کرێ بابزانین ئەمان چۆن ڕێنمایی بە خوێنەرانی کتێبێن. کاک شۆڕش بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەگەر بپرسین تا چەندە ئێوە ڕێنوێنی و ڕێنمایی گرنگ ئەیەن بۆ خوێنەرانی کە سەردانی کتێبخانی ناوەند و چاپخانەی زانکۆی سلێمانیەکەن ئێوە کار لەسەر چیەکەن وەکو فەرمانبەرێکی ئەم کتێبخانە؟ زۆر سپاس. سەرەتا ئەمێ دەستخۆشی لە ئێوە و لە کەناڵی کورسات بکەن هەر هاتنێکی کەناڵی کورسات بۆ ئێرەوە جێگای بەرز نرخاندنە بەڕاستی. هەڵبەتە کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆ بەشێکی گرنگی ناو زانکۆی سلێمانی دەتوانم بڵێم هەموو ئەو ئەرکە زانستی و پیشەیی کە مامۆستایانی زانکۆ لێرە ئەگەێنن بە خوێندکاران تاواوکەری ئەو ئەرکەیە زانستیە کە کتێبخانەی ناوەندیش بتوانێت ئەو بۆشایانەی کە ئەگەر هەبێت بۆ خوێندکاران پڕی بکاتەوەش بە دەستەبەرکردنی هەموو ئەو کتێبانی کە لە بەردەستمانە لە بوارەکانی یاسایی و ڕامیاری کۆمەڵایەتی ڕۆشنبیری با بڵێن مێژوو جغرافیا ینی زیاتر ئێمە دەتوانین بڵێن بە سەردان سەرچاوی گرنگمان لە بەردەستایەوە کتێبخانەی ناوەندی دەتوان بڵم تا ئێستا زیاتر لە 57,000 کتێب بە زمانی ینی هەموو زمانە بیانیەکانیش لە بەردەستمانە هەیە کە بتوانین بە شێوازێکی زۆر سیستەماتیک سەردەمیانە ئەو پێداویستانەی کە خوێندکارانی زانکۆی سلێمانی و ینی هەموو بەشەکان بێ جیاوازی بتوانین ئەو خزمەتە بگەینە دەستیان و ئەو سەرچاوی کە ئەوان ئەیانوێت پێویستیانە
بتوانین بە شێوازێکی گرنگ ینی بە ئاسانکاریان بۆ بکەین بگەینە دەستیان. زۆر باشە. پرسیارێکم بیر چوو لە دکتۆر تریفی بکەم بۆ بەڕێزی بەجێ ئەڵم چکە پەیوەندی هەیە بە بەڕێزیشتانەوە وەڵامدانەوەی ئەم پرسیارە کاتی با بڵێن کردنەوەی ئەم کتێبخانە و کاتی تەواوبوونی با بڵێن کاتی دەوامی فەرمانبەران لە کاتەکەی چەند بۆ چەند خوێنەر یاخود خوێنکاران ئەتوانن سەردانی ئێرە بکەن و سوود وەرگرن لە تەواوی ناونیشانەکە. لە ڕاستیە کتێبخانە جیاواز لە هەموو بەشەکانی تری ناو زانکۆی سلێمانی لەبەر ئەوەی ئێمە ئازانی خوێنکاران یان هەمیشە بە بەردەوام سەردانی کتێبخانەکان بۆ ئێمە جیاواز لە هەموو بەشەکانی تر بە بەردەوامی لێرە کاری خۆمانەکەین ینی جیاواز لە هەموو ئەو پشووە وەرزیانی کە هێتە پێش بۆ خوێنکاران ئێمە ینی لەوەشە هەر داوامی خۆمانەکەین و هەرکەکانمان جێبەجێەکەین. لە هەر چوار وەرزەکەیە ئێوە داوامی خۆتان هەیە و کاتەکان لە کاتژمێر چەند بۆ چەند بۆی با بڵێن پامەکەت بە ڕوونی بگات لە کاتژمێر چەند بۆ چەند خوێنەر و خوێنکاران دەتوان سەردانی ئێرە بکەن. لە ڕاستیە ئێمە وەکو ئاماژەم پێکرد جیاواز لە هەموو بەشەکانی تر لەبەر ئەوەی کتێبخانە چەند بەشێکی ترشی تایە وەکو پێداگۆجی وەکو ئەمریکان کۆرنەر ئەوە پەیوەندیەکی توندۆتۆڵمان هەیە لەگەڵ سنتەری زمان کە ئەمانە هەموو وای لێ کردووە ناوەندی کتێبخانی ناوەندی و چاپخانەی زانکۆ ببێ بە شوێنێکی جیاواز ینی بە بەردەوام ئەم جۆڵەیە هەبێت ینی مانگانە ئێمە چەندین کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و ینی خولی پەروەردەی خولی زانستی ئەەکەینەوە دەتوانم بڵێم لە بەیانی و لە سعات 8:30 بەیانیەوە تاکو ئێوارە تا سعات 4:15 و بە بەردەوامی ئێرە کراوە. پرسیارێکی دیکە ئەەکەم ئەمەش زۆر بابەتێکی گرنگە و پێما بێ قسە شاڵەگرێ تا چەندە گرنگە با بڵێن خوێنکاران یاخود هەر خوێنەرێک کاتێک کتێبێک دەستنیشانەکە یاخود ناونیشانێکی خۆی دەستنیشانەکات بۆ ئەوەی سوودی لێ ببینە تا چەندی گرنگە وەکو خۆی کتێبەکە بگەڕێنێتەوە ئەو خانە یاخود ئەو ناوەندە ئەمە تا چەند پەیامێکی گرنگە بۆ خوێنەران. لە ڕاستیە دەتوانم بڵێم بە خوێنکاران پابندن بۆ ینی ئەو کتێبانی کە ئەیبن تەمان ناوەکەی تۆمارێکێ لای ئێمە بۆ ژمارە کتێبی کە هەیە لای خۆمان تۆمارێک دێت ئیتر ئەو خوێنکارە کتێبەکە ئابات و ناوەکەی لای ئێمە هەیە ئیتر بۆ ماوەی چەند ڕۆژ با بڵێن ئەو کتێبە ئابات. هەستم لە دراندن یاخود پیسکردنی کتێبەکە تا چەنی گرنگە وکو خۆی بیگەڕێنێت. وەڵاهی گرنگە لەبەر ئەوەی ئەو خوێنکاری کە ئەیبات تەنها هەر ئەو نییە ینی ڕەنگە بۆ سبەی دووزبەی برایەکی ئەوە خوشکێک ئێوە کەسێکی تر لە کۆتاییە ئێمە پێویستە ینی هەمومان لە خەمی ئەوەیە بین چۆن ئەو زانستە وەکو پێویست بگاتە دەستمان یانتر بەڵام بە خۆشحاڵی ئێمە ئەتوانم بەڵام کتێبخانەی توانیەتی بە شێوازێکی زۆر سەردەمیانە زۆر سیستەماتی توانی لە 2015 یەکەم سیستەمی کۆهایە کە سیستەمێکی جیهانیە یەکەم جار لە نیوزیلەندا ئەو سیستەمە کاری پێکرا یعنی دەتوانم بڵێم ئەم سیستەمە پەیوەندیدارە لینکی هەیە لەگەڵ هەموو کتێبخانەیە یعنی کتێبخانەیەکی جیهانیە بۆ 2015 بۆ یەکەم جار زانکۆی سلێمانی توانی بێنێتە عێراق. زۆر سپاس بۆ دووەم میوانیشم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک شۆڕش خدر کابڕێزیان پەپان برن لە کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی. سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام بێگومان کردنەوەی خانەی پەرتووک خانەیەکی وەها لە نێو کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانی کە ناوەندێکی ئەکادیمیە بێگومان تەواوی ناونیشانەکانی تیا 8 ناونیشان کەم نییە بۆیە تەواوی خوێنەران و ڕۆشنبیران ئەتوانن سەردانی ناوەندی ئەکادیمی زانکۆی سلێمانی بکەن و لە نێو ناوەندی ئەکادیمیش بێنە ئەم کتێبخانەیە و تەواوی ناونیشان و کتێبە دڵخوازەکانی خۆیان لێرە سوودی لێ ببینن. ئەگەڕێینەوە بۆ لای هاوکارانم بۆ ستۆدیۆ.